بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست من دانا محەممەد ئەڵلقەیەکی نوێی ئەمڕۆتان پێشکەشەکەم. لێکەوتەکانی سەردانی مەسعود پزیشکیان بۆ عێراق و هەرێمی کوردستان تەوەرەی ئەڵلقەی ئەم جارەمانە و گفتوگۆ و گەنگەشەیەکین بە میوانداری هەریەک لە بەڕێزان کاردۆ کەریم مامۆستای زانکۆ و توێژەر لە بواری هێزە چەکدارە شیعەکانی عێراق کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵم میوانە، هەروەها ئەرکان ئەحمەد مامۆستای زانکۆ و شارەزایی کاروباری ئێران کە بە سوپاسەوە بەڕێزیان لە هەڵەبجەی شەهیدەوە لەگەڵمان دەبێت. بێگومان لە دوای هەڵبژاردننی مەسعود پزیشکیان بەسەر کۆمار یەکەم سەردانی بۆ دەرەوەی ئێران سەردانی وڵاتێکی دراوسەی خۆی ئەویش عێراقە. ئەمڕۆ ئەو سەردانی ئەنجامدا و بڕیارە ماوەی نزیکەی سێ ڕۆژێک بمێنێتەوە. ئەمڕۆ لە بەغدا بوو، سبێنێش دەوترێت سەردانی نەجەف و کەربەلا دەکات، دواتر سەردانی بەسڕە دەکات، دواتر دێتە هەرێمی کوردستان، لە هەرێمی کوردستانیش سەردانی پایتەخت هەولێر دەکات، هەروەها دێتە شاری سلێمانیش. مامۆستا کاردۆ بەخێر بێت. با لەوە دەست پێ بکەین لە دوای بوونی بە سەرۆک کۆمار مەسعود پزیشکیان بۆ یەکەم سەردانی بۆ دەرەوەی وڵاتەکەی بۆ عێراق بوو، یعنی بۆ نونە بۆ رووسیا نەبوو، بۆ چین نەبوو کە ئەمانە خۆ دەزانی لەگەڵ ئێرانە حلفن و وڵاتی بەهێزتر و گەورەتریشن، بەڵام بۆ عێراق دەست خۆش بێ. ڕاستەکەی ئەمە پرسیارێکی گرنگە بۆچی عێراق مەسەلە بۆچی تورکیا نەبوو کە ئەکرێت تورکیا ئابووریان ئەمنیان زۆر بەهێزتر بێ لە عێراق، بەڵام ئەوەی لە عەقیدەی سیاسی ئێرانیەکانە هەیە. عێراق بەشێکە لە استراتیژی ئاسایشی ئێرانیەکان، ئەو کە پێوترێ ناشنال سکیوریتی یاخود ئاسایشی نەتەوەی ئێرانیەکان، کە ناکرێت ئێمە عێراق با بڵین لەو پلەبەندیا دابنین کە لە وڵاتانی هاوسێمان من بەڵکو عێراق وڵاتێکی هاوسێمانە جوغرافیان، بەڵام کە بێتە سەر مامەڵەکردن لەگەڵیا زۆر لەوە مامەڵەیەکی جیاوازتری لەگەڵاکەین، وەکو عێراق وڵاتێکی تر نییە. 1400 کیلۆمتر ئێمە سنوورانێ عێراق و ئێران کە ئەمە سنوورێکی زۆر گەورەیە. بەڕاستی ئەم سەردانی پزیشکیان لەو با بڵین لەو عەقیدەی ئەمنی ئێرانیەوە دێت کە پاراستنی ئاسایشی ئێرانیەکان لە دەرگای دواوەی باخچەکە ئێرانیەکانەوە دێ کە بریتیە لە عێراق، کە ئاسایشی عێراق با بڵین ئەو گۆڕانکارێن کە لە عێراق ڕۆدا ئێرانیەکان نەزانن کاریگەری ڕاستەخۆی هەیە و خاڵێک کە لەوە چێ زۆر گرنگ بێ ئەیش ئەوەیە بوونی ئەمریکەکانە لە عێراق. ینی ئەگەر سێری بکەین ئەمریکەکان زۆر نزیکە لە ئێرانیەکان، ینی ئەوە تا لە بەردرگاکەیانە وەستاون، لە سنوورەکان وەستاون. ئەمریکەکان لە تورکیا نین، لە ئەفغانستان نەماون، لە وڵاتانی هاوسێتری ئێران نەماون، بەڵام ئێستا لە عێراقا ماون. عێراقێک ئایدۆلۆژیان با بڵین ئایدۆلۆژیە مەزەبەکەی سێرکەین، هاو ئاوازە، هاو با بڵین هارمۆنیزیشنێکێ لە گەشتێکی زۆر نزیکێ لە بینی با بڵین ئەوەی کە تیاری شیعی هەیە لە عێراقا باڵادەستە لە حکومڕانیە، وهەروە لەگەڵ حکومەتی ئێرانیەکان چ پزیشکیان بێ چ ئەوەی پێش پزیشکانیش بێ ڕئیسی بێ کە وەفاتی کرد یاخود کوژرا. بەڕاستی ئەمە لەوە سەرچاوی گرتووە کە ئێرانیەکان قەنەعەتیان وایە با بڵین ئاسایشی عێراق وابەستەی ئاسایشی ئێرانە، یەک پاکێجە، هیچ جیاکراوەک نەکراوە. حتا وەکوێ لە قسەکانیانە باسیەوەکەن ئەو گەشتێک کە بۆ پزیشکان ئەکرێ بۆ عێراق، ئەمە لە جاتە لە ڕوانگەی ئێرانیەکانەوە ئەوەیە کە کاریگەری سیاسەتی ناوخۆی عێراق ڕاستەخۆ ڕنگدانی هەیە لەسەر سیاسەتی ئێرانیەکان. ئەمە لە مۆدای درێژا کاریگەری هەمە ئەوە نییە کە پزیشکان تووشی کێشە بێ یاخود سیستەمی سیاسی ئێرانی تووشی کێشە، بەڵام لە مۆدای درێژا تووشی کێشە بێ. ئەمە خاڵێکی کە لێرە زۆر گرنگە بە ئێرانیەکان بەدەر لە ئاسایش بریتە لە ئابووری. ینی ئێرانیەکان بە حکمی ئەوەی حەسارە اقتصادی زۆر بەهێزیان لەسەرە، تورکیا بە حەزەر و مامەڵای لەگەڵاکە، خلیج بە حەزەر و مامەڵای لەگەڵاکە، ئەفغانستان بە هەمان شێوە ینی کێشەی سنووریان هەیە و وەروەها خۆیان ئەو کێشە مەزەبێژ هەیە لە بینیانە. بۆیە دەواازەیە کە ئێرانیەکان با بڵین پرسیاریان لەسەر نەبێ یاخود وڵاتێک کە کێشەی نەبێ بۆ ئاڵگۆڕی بازرگانی بریتە لە عێراق. و تقریبا ئێرانیەکان ئەم هەژمونەشیان دروست کردووە لە عێراقا کە بازاڕەکانی عێراق لە ئەوەی کە پێوترێ ئەو کاڵایانی کە هەموو کەس دەتوانێت دروستیکە لە کلینیکس و لەو بابەتانەوە هەمووی کۆنتترۆل کراوە، هەمووی دراوەتەوە بازاری ئێرانیەکان. و هەروەها بۆ پزیشکانیش ئەکری ئەمە خۆتۆی دووەمی پزیشکیان بێ یاخود با بڵین ئەوەی کە لە دوای ئەو نەکسەی کە دروست بوو بە کوشتنی ئیسماعیل هەنیە دروست بوو لە کاتی هەڵبژاردننی پزیشکان یاخود لە کاتی ئەلانکردنی سەرۆکاتی پزیشکانە کە ئەمە زەربەیەکی زۆر بەخۆ بۆ خودی پزیشکا خۆی، بەڵام بەمە بینێتەوە ڕاستە
سەرڕێگاکە کە کۆمەڵێک ئیتیفاقیاتی کردووە لەگەڵ عێراقا بەدەر لە ئاسایشەکە کە دیوێکی زۆر گرنگە کۆمەڵێک ئیتیفاقاتی بازرگانیە کە لە بواری بۆ نمونە وەبەرهێنانی سوکانیە کە باڵین کۆمپانی ئەرانەکان دەن لە عێراقا چەندین بینای سەکەنی دروستەکەن بۆ عێراقیەکان کە ئەمە واکە پارەیەکی زۆر کێ ماڵین پارێ زۆر لێرە مەبەستمان بە دۆلارێکی زۆر کە بچێتەوە بۆ ئێرانەکان کە ئێرانەکان زۆریان پێویستە شادەماری ئێرانەکان ئێستا بریتە لەو دۆلاری کە لە عێراقەوە ڕوە کە ئەزانین بە شێوازی بە هەموو شێوازە جیاوازەکان ئەچێتەوە ئێران کە ئەچێتەوە گیرفانی دەسەڵاتی سیاسی ئێران بۆیە هاتنی پزیشکیان ڕاستی زۆر گرنگە ینی لە بەرنامەی ئێرانیەکانە کە بێ پزیشکیان ئەمە بکە اینجا خاڵی کە خۆی شارتی پێدا پزیشکیان دێتە بەغدا دوای چێتە نەجەف ڕۆ قساکەین یەک قسەی تۆ سەرنجە ڕاکێشام باسی ڕئیسیت کردوت گیانی لەدەستدا یان کوژرا وەک توێژەرێک لە بواری گروپە چەکدارەکان بێگومان لەسەر بابەتی سەربازی معلوماتت هەیە کامیان بەپی خطابی ڕسمی بێت خەلەلێکی فەنی بووە بەپی خطابی ڕسمی ئێرانەکان بێت کە عەتڵێک دروست بوو نەتوانراوە چارەسەری عەتڵ بکرێت لە فڕۆکەیە بەپی ئەوەی کە ئەخوێنرێتەوە ناکرێت فڕۆکەی سەرۆک نابێ فڕۆکەی سەرۆک ئەوەندە بە ئاسانی تووشی عەتڵ بێنی شتێکی وە ئاسایی نیە کەسێک سیارێک لێ خوڕێت لەسەر جادەی شەستیا لەسەر 100 مەتری ئەبێ زۆر مشهوری ئەوە کە تووشی عەتڵ نەبێ اینجا وەرە چ جای سەرۆکێک و وەزیری خارجی و یعنی ئەمە کۆمەڵێک فیگەر باسەکەین کە ئەو فیگەرانە ئاسایی نیە هەمان لێک فڕۆکەیە کۆبکەیتەوە و بڵێ وەڵات تووشی عەتڵێک بوو کۆتایی پێات احتیمالەیە یعنی هێزێک دزەی کرد هێزێکی دەرەکی دزەی کرد بێ ئەو هەموو احتیمالاتانە زۆر ینی باشە ینی کەواتە لەم ڕوانگەی جەناب تۆ بۆمان دەرکەوت ئەم سەردانەی پزیشکیان بۆ عێراق بە مەدروسی یەکەم وڵات یەکەم سەردانی بۆ عێراق وایە بەدڵنیاییەوە ئەمە شتێک لە پلانانە بێت ینی ئەمە پلانی بۆ داڕژاوە ینی ئێرانەکان خۆیان ئەزانن عێراق زۆر گرنگە عێراق نقطەی تحولە لە سیاسەتی ئێرانیە جا بە من ئەو پرسیارەکەم مامۆستا عێراق بۆ ئێران گرنگایە ئێران بۆ عێراق گرنگە عێراق گرنگە بۆ ئێران زین چۆنی عێراق چونکە عێراق وڵاتێکی شکست خواردووە ئێمە لە تەسیبکردنی وڵاتەکانە ئەگەر سیر عێراق بکەین عێراق لە دوای داڕمانی ڕژەمی سەدام حوسێنەوە هەموو ئامڕازەکانی دەوڵەتداری تیان نەما لە ماوەی شەو ڕۆژێکە ئەو بوو کە سوپای ئەمریکی کە گەیشتە بەغا کە بەغایان داگیر کرد و سیستەمی سیاسی لە عێراق گۆڕا ئیتر پۆلیس و ئاسایش و موسسەکان هەموو ڕوخان دروستکردنەوەی ئەم موسسانە ئێستا لە ئەساسێکی تائیفی دروست بووە بۆیە بۆ ئێرانیەکان زۆر گرنگە ئەو تائیفەی کە لە عێراقایە هەر ئەو تائیفێ بە باڵادەستی بمێنێتەوە چکە بۆ ئەو تائیفێ هاو مەزهەبە هاو سۆزە ئەو تائیفێ خۆی بە مەخدورە زانێ ینی و ئەرزانێ ئەگەر هاو ئاوازیەکەی ئەرزانێ ئەگەر پشگیرێکی وڵاتی چوو ئێران نەبێت ئەگەر باڵێ پشگیری ئێران نەکا لە ڕاستیا بێتە پۆڕێکی خوراو لە ناو جیهانێکی سونی عەرەبیە بەغدا پایتەختی عێراقی فیدراڵە ئەو سەرۆکانەی وڵاتانی جیهان کە سەردانی عێراقەکەن لە عێراقا بە بەغا کۆتایی پێهێنن ئەگەر سەردانی هەولێرکەن ئەوە بابەتێکی دیکەیە بەڵام بۆ پزیشکیان سەردانی نەجەف و کەربەلا کات و لەوێ بڕیارە چاوی بە سیستانی بکەوێ بۆ آخر ئەمە مەسیجێکی ترە ئەمە مەسیجی دووەمە با بڵێن مەسیجی یەکەم ئەوەیە بە شێوازێکی پێوتێ ئۆفیشەڵی خۆ بە شێوازی ڕسمی ئێمە دێین سۆدانیە بینین بەڵام لە پشتی سۆدانیەوە ئەو مەطبەخە سیاسی کە هەیە مالکی و عەمار حەکیم و عەسایب ئەهلی حەق و لەسەروها ئەمانەوە کە بریتە لە مەرجعی شیعی کە بریتە لە سیستانی ئەمە ئەوە ئەگەیەنێ کە بەڵێ سۆدانی گرنگە لە ڕووکەشە لەوەی کە هەیە ئەم جوانکاری کە بۆ کراوە سیستەمی سیاسی عێراقی بەڵام ئەبێ مبارەکەی سیستانی لەگەڵا بێ ئەبێ سیستانی با بڵێ پەنجەمۆری کۆتایی بخاتە دەرهێنەرەکە گرنگترە دڵنیاییەوە ئەمە هەموو سینەرەکان ئەمەیەکەی بینی دوایەوە ئەو دەرهێنەرە ئەو دیزاینەری کە ئەمەی کردو بریتە لە مەرجع کە بریتە لە سیستانی بەڵام سیستانی کەسێکی عاقڵە کەسێکی ئەوەی کە پێوتێ ڕاشنالیزم یعنی عەقلانیەتی تیا لە باشە مامۆستا ینی سیستانی زۆر کەم وەف دەبینێ بەتایبەت وەفدی سیاسی ڕاستە چۆنە پزیشکانە بینێ دەی پزیشکان لە وەفدە سیاسانە نییە کە با بڵین دەستی تۆمەتی بۆ درێژێت چکە سیستانی بە تایبەتی لەو فترانی کە ئیتر تۆمەتی گەندەڵی کە دروست بە لە عێراقا بۆ هەموو با بڵین کیانە سیاسیەکان لە مالیکی بە تایبەتی لە سەردەمی مالیکی بەدواوە ئیتر سیستانی هەوڵیدا ئەوە لە خۆی لابرێ با بڵین حەسڕێک لەسەر خۆی دابنێ کە سیاسەکان بینێت چکە بۆ سیاسەکان منبوز بوون لە لای خەڵک لە لای میدیاکان و لای ئەو کە پێوتێ ڕێی عامی خەڵکی بۆیە سیستانی هەوڵدا خۆی دوور خاتەوە لەو سیاسەتمەدارانە بەڵام لە بینینی پزیشکیانە ئەوەیە کە تاکیدکردنەوەیەک یعنی با بڵین سوربوونێک
دەگەی لەسەرچی لەسەر ئەو پاڵپشتی کە سیستەمی سیاسی لە عێراقا یاخود هاومەزەبەکان یاخود مەرجعی باڵا کە بریتێ لە سیستانی بۆ خودی پزیشکیان بۆ ئەو سیاسەتەی کە پزیشکان هێتی بەرامبەر بە عێراق ئێمە خاڵێکی نابێت لە بیرمان بچێت ئەویش صراعی بینی قوم و نەجەفە ئەم صراع يعني الغائب الحاضر دائما يعني نايبينين ئێمە بەڵام هەمیشە زیندووە بەڵام ئەمە لەم سەردانیا باز ناکرێت ئەمە زیاتر بریتێ لە کاتێکە سەردانی ببوورە مەزارگەکانی شەکایانی ئەوە چیمان پێڵە ئەمە زیاتر بریتێ لە ڕێیەکی عامی عراقی زیاتر بریتێ لە ڕێی شقامی عراقی وەروە ڕنگدان لە ڕاستیە بۆ خودی ئێرانیەکان یاخود با بڵێ ئەو کە پێوتێ سیاسی ناوخۆی ئێرانیەکان سەردانەکەی پزیشکیان ئەو دیوە ئاینیە گرنگی نییە بۆ خودی ئێرانیەکان یعنی ئەوە ئێمە ئەزانی کە لەناو ئێرانە چ ڕێیەکی عام هەیە بەرامبەر بە ئاین و بەرامبەر بۆ نظام سیاسی کە هەیە بەڵام بۆ خودی عراقیەکان ئەوەیە کە پیشانی باتەوە ئەم سەرۆکەی کە هاتووە هاومەزهبی ئێوەیە هاودینی ئێوەیە هاو مەزارگەی ئێوەیە و عراقیەکان هەتاوەکو ئێستا ئەو تونێتیان نشکاوە لەو مەزارگانی کە چکە ساڵانێکی زۆرە لەژێ باڵین تونتیژ ساحسەنە مامنێتەوە بۆی ئێشتا هەر بەردەوامی هەیە باش پێشەوەی پزیشکیان سەردانی بەغدا بکە دەنگی تەقینەوەی بەهێز لە فڕۆکەخانی نێودەوڵەتی بەغدا بیسترا و دوجار باز لەوە کرا کە موشک ئاڕاستەی با بڵین باڵەخانەیەکی دیبلۆماسی کراوە ئەمە هیچ پەیوەندی بۆ سەردانەوە هەبوو دائما همو يعني بالا ناڕازیەکان هەن لە هەموو شوێنەکانی لەناو عێراق يعني گومانیتیانە هەرچەنە ئەمڕۆ حیزب الله و کەتایبەکانی تر یعنی ئەو باڵەکانی تر هەموو ئیدانەیان کرد و هەمووی خۆیان نەکردە خاوەنیەوە و ئەگەر شتێکی واش بوو بێ احتیمال هەیە ئەو کە پێوت لایانی سێم یاخود ئەو لایانی کە دیار نییە یاخود ئەو لایانی کە ئەوێت لە هەردوو لابە وڵاتێکی هاوسێ بێ بۆی ئەم هاوسۆزی و احتمال گومانەکان زیاد عێراقیان خواڵن العدو الإسرائيلي يعني ما لە میدیای عێراقیان واسە کرێ کە طرفی سێم کە بریتێ لە کیانی ئیسرائیلی و ئەوێت عێراقێکی ئاسایش تێک با و دەنگۆی ئەوە هەیە کە داعشە دەنگۆی ئەوە هەیە کە با بڵێن تیارە متەطەریفە ئیسلامی سونەکانن هەموو ئەمانە ئەخەنە ئەوەی کە ئێمە ئەو بەرێ ئێشتا هەر زیندووە ئەو بەرێ هەر هەیە چونکە ئێمە ینی خودی وجودی ئێمە بۆ بەرێوە بەسراوە کە بریتێ لە دوژمنەکانمان کە بریتێ ئەوانی کە هەوڵەدن ئێمە لە ناوبەرن بۆیە لە ڕاستیە ئەو تەقینەوانە ینی غێر متەوەقع نییە لە کاتی هاتنی پزیشکی مامۆستا دلێر گروپ هەیە لە نێو عێراقا گروپی چ سیاسی بێ چ بەتایبەت چەکداری بێ با بڵێن ناکۆک و دش بێ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران شتی وای لەدەست بۆشێتەوە بکات نییە سوێمان نییە نیە بۆ جۆرە نیمانە کە دژی کۆماری ئیسلامی بێ ئەزانی چێکدان یعنی یەکشە دێ لەرانەیە ئەویش ئەو هێزانی کە لە عێراقا دروستە بن تەنانەت سەدرەکانیش ئاخر سەدرەکان ئەو غەڵەتە ناکەن چونکە ئەمە ئەگەر سەدرەکان شتێکی وا بکەن خەڵەتیش گەورەیە ینی ئێمە لە کۆتاییە سەدر مەرجعی بریتێ لە قوم ئەگەرێتەوە بۆ قوم ئەگەرێتەوە بۆ ئێران ئەگەرێتەوە بۆ خامینەی ینی ئەگەرێتەوە بۆ ئەو بڵین ئەو مەرجعانی کە لە ئێرانیەکانان شتێکی لە لای تیارە شیعەکان هەیە لە عێراقی ژەوەیە ئەگەر ئێمە پاڵپشتی دارایی یاخود با بڵین پاڵپشتی سەربازی بە پلەی یەکەم ئەگەر ئێرانیەکانمان نەبێ پاڵپشتی سەربازیمان نییە خۆیان باشە وازانن پاڵپشتی دارایی لە عێراقا پارەی نەوت هەیە هەم نەوتی ڕسمی کە ئەفرۆشێ هەم نەوتی زیینیش قاچاق بۆیە ئەو داهاتان هەیە ئەنیەوە لە چەندی شوێنە باس کراوە کە پارەیەکی خەیاڵیە و لە بەختی ئەوانیش سعری نەوت ساڵ ئەوە چەند ماوەیەکی زۆرە لە ئاسمانە بە نرخێکی زۆر فرۆشرێ چەند ڕۆژەکە ڕووی لە چەند ڕۆژەکە بەرەبەر یەتە خوارەوە بەڵام بۆیە ئەوان ئەو غەڵەتە ناکەن کە سەرچاوی سەربازی خۆیان یاخۆ با بڵین ئەو پێگەی کە یان پارێزێ ئەو غەڵەتە بکەن جاری تشتێکی واکەن چونکە ئەوە ڕوونادا لە عێراقا وەخۆ ئەگەر ئەوە بکەن پێم وایە ئەو شتێکی ئینتیحاریە بەڵام هەتا ئێستا ئەوە ڕووی نەدا و هەرچەندە لە خیتابیانە باسیەوە کرێ کە عێراق سیادی خۆی هەیە کە عێراق خاوەنی دەوڵەتە و سیادی ئەگەر حب على وەرق نەبێ سێری ئەو هەموو زیارەتکارێک کە دێ بۆ عێراق و ئەگەڕێتەوە یعنی وەکەئەنەما هیچیش نەبووە نازانم عەدەدی بۆ 4 ملیۆن بەرەوسەر باسەکەن کە لە دەواازەکان و دێتە ژوور ڕاتەوە دەرەوە ئەمە لە چی سیستەمێکی سیاسی هەیە ئەم شتە ئەوە بە ئاسانی بێت و بڕۆ و بەبێ ئەوەی چێکی پاسپۆرت کرێ ئەوە خۆیان باسیەکەن من نەچوو کەشفی ئەوارەکەم بەڵام لە ڕاستی ئەوە هەمووی ئەیبینی کە ئەو هاوسۆزی و ئاوازەی کە هەیە لە بینی هێزە چەکارەکان و ئێرانە بۆ قیاس ناکرێت کە معارەزەیان بن کۆمەڵک گروپی چەکدار هەن لە عێراقا ئەم هاتنەی مەسعود پزیشکیان ئەکرێ بڵین ئەبێتە هەوێنی ئارامیەک لە عێراقا بۆی کە هێزە چەکدارەکان کە بێگومان ئێران بە جۆرێک لە جۆرێک سەپۆرتیانەکە هێواش ببنەوە ئەزانیی ئەمان هێزە چەکارەکان لەگەڵ پزیشکان ئیشیان نییە ئەمان ئیشان بە پزیشکیان نییە ئەوانە ئیشان بە ئاغای قائانی وەنی ئیشان بە
جنرال سەربازە ئێرانیەکانە بۆ دوو سیاسەتی جیا لە ئێرانە بەدڵنیایی هەنی ئێران دوو سیاسەتی ئەمەی کە ئێستا پزیشکان کە تۆی بینیت سیاسەتێکی ڕسمی و سیاسەتێکی دێتە عێراق و عەلەم و نەشید و فەشی سیاسەتەکەی تر کامی چێ ئەوەیە کە بریتە لەوەی کە ئیتاڵی تەنسیقی کە بریتە لە مالیکی و عامری و کە بریتە لە غەزعەلی ئەوەی ئێران ئەڵێم بەڵێ ئاخرما بەستم ئەوەیە کە نوێنەری خۆیان نەنێرێن نوێنەری مرشدێک لە قائانی بە یاخۆ نوێنەرێکی تریان بێت دێتە عێراق و کۆ بێتەوە لە ژوور تاریکەکان لەگەڵیان ینی سیاسەت بە وەرەقە و قەڵەمدا ئەنیشن قسە ئەکەن لەسەر ئەم سیاسەتانە چۆن چۆنی بڕابڕێەوە ڕەمان چی بێ بەرابەر بەم جوڵێ چی بکەین چی نەکەین بۆیە بەڕاستی ئەمەی کە ئەبیدرێ ئەمە بە شێوازێکی ڕسمی بۆ میدیا بەم جۆرێ بەڵام ئەوەی کە نابیندرێ ئەوەی لە ژوور ڕەشەکان نابینێ یاخۆ لە ژوور تاریکان نابینێ خۆشمان بینێمە چەند ڤیدیۆیەک دزەیکردەوە لە سەردەمی قاسم سلێمانی و لە سەردەمی مهندسە کە لە ژوورەکان دانیشتون سەیری مزاهرەکانەکەن جاگە سەیری مزاهرەکان جنەکان ئەوەی کە بەبەست نەتشرینە کە چۆن بتوانن ئیداری ئەو مزاهرانە بکەن و کە چۆن بتوانن ئەو تشرینەکان با بڵێن کۆنتڕۆڵ بکەن بۆیە بەڕاستی ئەمەی یانێتێ بڵێ قائانی بۆ گروپەکان گرنگترەوە لە پزیشکیان بەدڵنیاییەوە زۆر باشە گەڕێم وڵات مامۆستا ئەرکان ئەحمەد مامۆستای زانکۆ و شارەزای کاروباری ئێران لە ستۆدیۆکانمان لە هەڵبجی شێدەوە لەگەڵمانە ئامادە سوپاس دەکەین مامۆستا دووبارە بۆ کاتێ بێمت بەخشی نازام تا چەندێک بەهۆی ئەو گرفتانەی هەبوون گوێبیستی قسەکانی مامۆستا و تەوەری بەرنامەکەوی بەڵام با من ئەم پرسیارش لە تۆ بکەم وەکو شارەزایەک لە کاروباری ئێران بۆچی پزیشکیان و ئێران یەکەم سەردانی دەرەوەی وڵاتەکەی خۆی بۆ عێراق بوو ئەم سەردانە لە ئێرانەوە بۆ عێراق بۆ ئێرانیەکان و بۆ دەوڵەتی ئێرانی چ بایەخ و گرنگێکیە هەمان پرسیارم لە مامۆستاش کرد ینی پزیشکیان بۆ نەچوو بۆ چین بۆ نەچوو بۆ رووسیا بۆ نەچوو بۆ تورکیا بۆ هات بۆ عێراق بەناوی خوای گەورە سڵاو لە بەڕێستان و لە میوانە بەڕێزەکە و لە بینەرانی بەڕێزیش ببورین بەوەی کێشەیەکەوە نەمانتوانی گوێمان لە دەنگی بەڕێستان بێت سەبارەت بە پرسیارەکەتان ئەکرێ بڵین ئەم سەردانەی پزیشکیان درێژکراوەی سەردانێک بووە کە قەرار بوو دەوڵەتی پێشووی ڕئیسی ئەنجامی بدا و زەمینەسازی ئەم لێک تێگەیشتن و ڕێکەوتنانە سەرەتاکەیە گەڕێتەوە بۆ کابینەکەی ئیبراهیم ڕئیسی بەڵام بەهۆی ئەو کێشانە و کۆتاییش کەوتنە خوارەوەی فڕۆکەکەی ئیبراهیم ڕئیسی ئەم سەردانە دواکەوت و لێک تێگەیشتنەکان گوازرانەوە بۆ دەوڵەتی نوێ کە لە دوایەوەی هەڵبژاردننی نوێکراو ئەو کۆمەڵە کێشانەی کە لە ناو ئێرانە ڕوویدا و تیرۆرکردنی ئیسماعیل هەنیەوە ئەمانە وەقنا قەرار بوو ئەم سەردانە پێشووتر ئەنجام بدرێ و بۆچی بۆ عێراق بوو یەک لە هۆکارەکانی ئەوە بوو کە ئەمە درێژکراوەی زەمینەسازی دەوڵەتی پێشوو بوو یەکێکی کە لەو هۆکارانە لە کابینەی نوێی لە کاندید بوونی پزیشکیان و لە بانگەشەی هەڵبژاردنەکانیا بە جددی باسی ئەوەیە کرد کە ئەبێ لە ڕووی سیاسەتی دەرەوەمانەوە گرنگیەکی زۆر بە وڵاتە دراوسەکان بدەین و لە ئەولەویەتی کاری سیاسەتی دەرەوە وێنایە کرد و هەمیشە هەوڵی ئەوەشی ئەداکە وڵاتانی دراوسێ وەک دۆستێکی هەمیشەیی ئێران و پشتێنەیەکی ئەمنی ئێران سیر بکە و ئەم سەردانەشی کە ئێستا بۆ عێراق ئەنجامی داوە هەم بەعدێکی دینی هەیە و کاریگەریە دینیەکان کاریگەریەکانی ئەو تێکهەڵبوونیەی پەیوەندیە سیاسیەکانی نێوان هەردوو دەوڵەتی عێراق و ئێران لەلایەک و ئەو کاریگەریانەی کە عێراق هەیەی لە ئابووری ئێراندا و لەلایەکی دیکەشەوە بوونی هەندێک کێشە کە لەم کۆتاییانە ڕوویدا لە نێوان رووسیا لەگەڵ ئێران و بەتایبەتی ئەو کێشەیەی لەسەر زەنگی زۆر کە لە باکووری ئێران ڕوویداوە بەستنەوەی هەردوو ئازەربایجان باکۆی نەخجەوان پێکەوە کە ئەمە لە بەرژەوەندی ئێرانیەکانەداد و کۆمەڵێ بەرژەوەندی ئێران هەیە لە عێراقدا دەبوو بە زوویی قسەی لەسەر بکرێ بە تایبەتی بواری سیاسی و بواری اقتصادی بە تایبەتی دروستکردنی چەند ڕێگەیەک لە ناو عێراقدا کە پێویستی بەوە بوو ڕاوێژی ئێرانی بە خێرایی بۆ وەربگیرێ و کاریگەری ئێرانی تێدا دەربکەوێ بە تایبەتی ئەو ڕێگەی پەرەپێدانەی کە قەرارە لە بەسڕەوە بۆ تورکیا دروست بکرێ و ئەمەش گورزێکە بێ بۆ ئابووری ئێران و
بەردەوامیدان بەو پرۆژانەی کە لە ئێرانە هەن بە تایبەتی ڕێگای ئاسنی شەلەمچە بەسرا و دروستکردنی چەند ڕێگایەکی نوێ و چاکردنەوە و نوێژەنکردنەوەی ڕێگاکانی مەرزی میهران بەرەو بەغداد و بەرەو نەجەف و کەربەلا بە تایبەتی لە کاتی زیارەتکارانی ئەربعینە کە هەندێک کێشە دروست بوو و چاکردنی یا بڵێن پتەوکردنی پەیوەندیەکانی دەوڵەتی نوێی حکوومەتی یا کابینەی نوێی ئێران لەگەڵ کابینەی نوێ و ناساندنیان بە یەکتری و ئەو پەیوەندیانەی کە لە گەڵ ئیبراهیم ڕەییسی لە سەردەمی ئیبراهیم ڕەییسی و حکوومەتی عێراقی هەبوو بەتینتر بکرێەوە بەردەوامی پێ بکرێوە پزیشکیان وتی پەیوەندیەکانمان باشن ئەمانەوێ باشتریان بکەین بۆیە عێراق و هەمیشەش ئامادەی ئەوە بووە کە پێشوازی لە سەرۆکی ئێران بکەوە بە تایبەتیش لە مەراسیمی دەست بەکاربوونی ئیبراهیم ڕەییسیە هەم نێچیروان بارزانی وەک سەرۆکی هەرێم و هەم محەممەد شیع سوودانی چۆنەڵی بانگهێشتی تایبەتیان داوە بە سەرۆکی نوێەوە بە بەزیشکیان کە سەردانی عێراق و سەردانی هەرێمی کوردستان بکە بۆی ئەم هۆکارانە وای کرد کە یەکەم سەردانی سەرۆکی ئێران بۆ عێراق بێت و دیارە چۆنەڵی لێکەوتە و کاریگەری خۆی هەم بۆ دەوڵەتی ئێران و هەم بۆ دەوڵەتی عێراقیش دەبێت لە دواتر ئەگەری شەڵا فرسەت بوو باسییان دەکەن. باشە مامۆساکان ئەگەر سەیرێکی وەفدەکەی هاوڕێی پزیشکیان بکەین بێگومان کەسانی با بڵێن وەفدەکە پێگاتم لە کەسانی بازرگانی و لە کەرتی وزە تەنانەت خەڵکی ئەمنیشی تیابوو من دوای ئەمنەکە لە مامۆسا کاردووە پرسم بەڵام بۆچی وەفدی پزیشکیان بە قورسی وەفدێکی هەم وزە هەم بازرگانی لەگەڵ خۆیان بوو هاوڕێکانی بەڵێ ڕاستی ئەگەر سەیری وەفدەکە بکەین زیاتر وەفدێکی سیاسی اقتصادیە تا ئەوەی وەفدێکی ئەمنیەتی بێ هەڵبەتە لە هەموو سەردانەکانی ئێران بۆ عێراقا بابەتی ئەمنی لە پرۆسەکەیە هەر هەیە بەڵام ئەگەر سەیری وەفدەکە بکەین عەباسی عێراقچی وەزیری دەرەوە و هیممەتی کە وەزیری دارایی و ئابووری ئێرانە و پێشتریش لە سەردەمی دووهەمی کابینەی دووەمی ڕۆحانی سەرۆکی بانکی ناوەندی ئێرانی بووە و چەند پەیمانکارێک یا بڵێن مەقاولێک لەگەڵی ئیبراهیم لەگەڵ پزیشکیان و ئەو جێگرانەشی کە زیاتر پەیوەست بوون بە بوارە ئابوووریەکەوە و تەنانەت وەزیری ڕێگاوبان و شارسازیشی لەگەڵ خۆی هێنابوو کە هەندێک لەو بابەتە ئابوووریانە زیاتر پەیوەندی بە خێراکردنی بواری ڕێگاوبانەکان هەبوو بۆ ئەوەی پەیوەندیە بازرگانیەکان زیاترکە بۆیە ئەتوانین بڵێن ئەم سەفەرە زیاتر سەفەرێکی سیاسی اقتصادی بوو تا ئەوەی ئەمنی بێت بەڵام لە سەفەری بۆ هەرێمی کوردستان بێگومان سەرباری ئەوەی کە باسکردنە لە مەرزەکان و چۆنێتی بازرگانیکردنی ناوچە سنووریەکان و پاراستنی ئەمنیەتی ئەو ناوچانە لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن ئیزافەی بابەتە سیاسی ئابوووریەکە بابەتی ئەمنیشی تا ڕادەیەک دێتە سەر و باز لە پێگەی هەرێمی کوردستان بۆ پاراستنی ئەمنیەتی ئێران دەکرێت. باش مامۆساکان پرسی ئاو خۆ دەزانی پرسی ئاو کێشەیەکە لە نێوان عێراق و ئێران لەم لێک تێگەیشتانی کە ئەمڕۆ چواردە لێک تێگەیشتن واژۆ کراون یان لەو وەفدەی کە لەگەڵی بووە بە بڕای تۆ یەکێک لەو کێشانی لەسەر مێزی گفتوگۆ بۆ قسەکردن گرفتی ئاو بۆیان نا بێگومان گرفتی ئاو لە بینی هەردوو وڵاتی ئێران و عێراقدا مێژوویەکی کۆنی هەیە و سەرنجام بە ڕێکەوتنامەی جەزائیری 1975 تا ڕادەیەک چارەسەر کراوە بەڵام لە دوای ئەوە بۆ خۆتان نەزانن کە حکوومەتی سەدام حوسێن ئەو کاتە پەیمان نامەکەی دڕان و دەرەنجامی ئەوەش جەنگێکی 8 ساڵەی لێکەوتەوە و ئەم ناکۆچیانە لە سەردەمی حکوومەتی سەدام هەر بەردەوام بوو بەڵام لە سەردەمی حکوومەتی نوێ تا ڕادەیەک لێک تێگەیشتن دروست بووە و هەندێک ڕووباری لاوەچی وەکو بۆ نمونە ڕووباری ئەڵواند و ڕووباری سیروان لە ناوچەی هەڵەبجە ئەمانە ڕووبارێکی چۆنەڵی تا ڕادەیەک کەمتر کاریگەریان هەیە لەسەر ئەو پەیوەندیانە چونکە ئاوی ئەم ڕووبارانە لەگەڵ ئەوەی کەمن وەرزین بۆ بازرگانیش کەمتر یعنی ناشێن بەکار نایەن بەڵام ئەوەی کە کێشەی سەرەکی بێ کێشەی ڕێڕەوی شەتوڵعەرەب یا بڵێنەوەی ئێرانیەکان پێڵێن ئەروەند ڕوود و سبەی ئێوارەکەی کە بڕیار وایە پزیشکیان سەردانی بەسڕە بکە یەکێک لەو کێشانەی کە لە بەسڕە باسەکرێت دیارە کێشەی ئەو
ڕێڕەوە ئاویانەیە بۆیە بێگومان دەکرێت بڵین هەرچەندە شتێکی فەرمی ئەوتۆ نییە بەڵام دەکرێت بڵین یەکێک لەو لێ تێگەیشتنانە بریتیە لە بابەتی کێشەی ئاوی نێوان هەردوو وڵات و لە ناویشیانە کێشەی شەتڵ عەرەب هەتاوەکو گەیشتنی بەکەندا و چونکە ئەو ڕێڕەوە گرنگیکی تایبەتی هەم بۆ ئێران و هەم بۆ عێراقەیە و ڕێڕەوێکی بازرگانی ئاویە ئەکرێت ئەمە بەشێک بوو بێت لە تێگەیشتەکان بەڵام ئەتوانین بڵین ئەم لێک تێگەیشتنە ئەم بابەتە بازرگانیە بە ئەگەر چالاکردنی هێڵی ئاسنی بەسڕە شەلەمچە ئەگەرەوە سەر بگرێەوە جێبەجێ بکرێت تا ڕادەیەک ئەو لێک تێگەیشتنە لەسەر بابەتی ئاو ئاسانتر بکە و بەڕادەیە کە هەردوو لە هەندێک سازش بکەن بۆ یەکتری بۆیە پێم وانە ئەو بابەتانە کێشەیەکی زۆر زاڵ بوو بێ لە ئەم باسانەی کە ڕێکەوتنی لێکراوە بۆیە بە تێگەشتنی هەردوو لە ئەوە گەیشتن بە دەرەنجامی ئەو بابەتە ئاسانە. باش مامۆستا کاردۆ لە ڕۆ ئەمنیەکەیەوە دیسانەوە سەردانەکەی مەسعود پزیشکیان بۆ هەرێمی کوردستان تا چەند لەسەر ئەو حیزبوولانە سیاسیانی کە با بڵین بەرهەڵسکاری ئێران و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لە هەرێمی کوردستانن تا چەند لەسەر ئەوان با بڵین لێکەوتەی ئەبێت ئەم سەردانە بێگومان پێش پزیشکیان ئێمە قاسم عراجی هات بۆ هەرێمی کوردستان چەند جارێکی هاتووە هەم بۆ هەولێر و بۆ سلێمانی و چەند سەکردەیەکی سیاسی بینەوە هەم لە زۆنی زەرد و لە زۆنی سەودیش بۆی بەڕاستی ئەمە تاکیدکردنەوەیە یاخود با بڵین دووپاتکردنەوەی سووربوونی ئێرانیەکانە لەسەر ڕێکەوتنی کە کراوە لەگەڵ حکومەتی عێراقیە مسبقاً یعنی شتێک نییە کە ئێستا دەست پێ بکە یعنی لەسەر و هەولێرەوە کراوە هەولێرش بەشدارە لەوە ینی هەولێر ناتوانێت بڵێ وەڵام من ڕێکەوتن ناکەم چونکە من حکومەتی فیدراڵیین لە کۆتاییە حکومەتی بەغدا ڕێیەکەوێ دوایەوە دەخوارەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستانیش ئەوە حکومەتی هەرێمی کوردستانیش پێش داڕمانی سەدام حوسێن ینی ئێمە ئەو ڕێکەوتن هەبووە لەگەڵ ئێرانە تەفاهمەوە بە لەگەڵ ئێرانیەکانە بەتابەتی لەسەر دەمی خوا لە خۆشم مامجەلال کە ئەو توانی بێ و باڵانسەوە ڕابگرێت لە بینی ئێرانیەکان و لە بینی ئەم زۆنەیە بەتایبەتی بۆیە ئێستا هاتنی پزیشکیان بۆ ئەوەی هەرچەندە لە پێش ئەوی بێ بۆ ئێرە بە هەرێمی کوردستان لە یەکێ لە خطابەکانە نازانم ئەگەر ئەمە نایبرین هەڵەیەک یاخود با بڵین ئەگەر لێ پەشیمان و بێتەوە ئەڵێت ئەو ساڕۆخانی کە ئەگیرێتە ئێران یاخود ئەو هێرشانی کە ئەکرێت لەسەر ئێران لە هەرێمی کوردستان و ئازەربایجان ینی شتێکی واڵێت لە یەکێ لە شوێنەکانە کە زیاتر ئەمە وەکو چۆن بڵێ سپیکردنەوەی ئەو با بڵین دەسەڵاتی سیاسی لە ئێرانە کە ئێمە هێرشێکمان باشمەسا لە چەند ڕۆژی ڕابردووە حکومەتی هەرێم لە ڕێی ئاسایشەوە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی بەتایبەت لە زرگێز ئاگادار کردەوە کە بەرەو ئەو کەمپەی سورداش بڕۆن هیچ پەیوەندیەکی بەم سەردانی پزیشکانەوە هەیە بۆ هەرێم سەریکە پێش پزیشکیان ئەم ڕێکەوتنانە کرا ئەزانم بەڵام ئەم لە ئێستا کە بە عەمەلی ئەکرێت بەس ینی تاکیدکردنەوەیە ینی ئایا ڕێکەوتنی پابندین بەڵێ ڕێکەوتنە کەوتوتە جێبەجێکردنەوە ئایا ڕێکەوتنە جێبەجێ کرێ ئایا بۆچی جێبەجێ نەکراوە ینی خاڵی بەهێز و لاوازی ڕێکەوتنەکە ئەو کاتە دەرەکەوێت بۆ هەردوو لە ئایا توان تا چەند جێبەجێکن ئایا چەکداماڵین ئەکرێتە شتێکی فعلی ئایا ئەو خەڵکانی کە لەو کەمپانیای ژین ئامادەسازیان تیا بچنە ئەو شوێنانە یاخود تا چەند ڕێکەوتن هەیە لەگەڵ ئیداری سلێمانیە بۆیە هاتنی پزیشکان ئەوەی ئەو ڕێکەوتانە تاکید دەکاتەوە بەهێزتر ئەکاتەوە بەگیریان مزیاترەکات مامۆستا ڕوبینیمان لە کاتی پێشوازیە ینی جگەل لە هێزە فەرمیەکانی عێراق هێزی پێشمەرگەش ینی لە پێشوازی پزیشکیانە بۆ ئەمە چیە ئەمە زیاتر ئێمە بە حکمەوەی لە وڵاتێکا سیستەمی فیدراڵیە و حکومەتی هەرێمی کوردستانیش بەشێکە لە حکومەتی عێراقی ئێمە لە چوارچێوەی حکومەتی عێراقی ئیشەکەین و پێشمەرگەش بەشێکە لەوەی کە پێوترێ جێشی عێراقی و وەکو مەراسیمێک بەشداری کراوە نەگەوەی کە چونکە ئێشتا پزیشکیان بە تەواوەتی سەرکردە کوردەکانی نەبینەوە خودی وجودی پێشمەرگە لە ناو ئەوەی کە بەڵێن لە کاتی پێشوازیکردنەکە هەر ئەوە گەینە کە حکومەتی عێراق حکومەتێکی یەکگرتووە و ئەو پەیامەی کە ئێرانیەکان کە ویستیان بیگەن گەیانیشان کە لەکترازان و پارچەپارچەکردنی عێراق شتێکی مەقبول نییە و قوبوڵ ناکرێ و ئەوشمان بینی ئافاتەکەیشمان بینی کە چۆن چۆنی بوو بێ بەڕاستی خودی پزیشکان چەند مەسیجەکە چەند ئابرازێک ینی چەند با بڵێن مەسیجی فرەداوە بۆ ئەوانی کە ئەم بڵێن بەیانی و دووبانی ئەیان بینێ کە پێم وایە بە ئاسانی لە مەسیجەکە تێگەنەوە نەخورز نییە هەوڕیان مامۆستا ینی قسەکردنی پزیشکیان بە زمانی کوردی بۆ کەناڵەکانی بۆ میدیاکانی کوردستان و لە ناو پایتەختی عێراقا لە بەغدا قسەکردن بە کوردی لە کاتێکە پزیشکیان خۆی کورد نییە بەڵێ کوردیەکی باشی وەکۆڵم مەهاباتی ئەزانێ بەڵام خۆی خەڵکی تەبرێزە و تورکە ئەمە چ مەسجێکمان پیاڵە لە ڕووی سیاسیەوە
پزیشکیان ڕاستە کوورد نییە بەڵام لە دایکبووی مەهابادە و ئەوترێ دایکی کووردە و کوردیەکی تا ڕادەیەک باشە زانێ و پێشینەی پەیوەندیەکانی پزیشکیان لەگەڵ کورد بۆ ئەو ماوەیەی کە خۆی پەرلەمانتار بوو لە ئێرانە پەیوەندیێکی باشی لەگەڵ پەرلەمانتارە کوردەکانی ئێران لە نێو پەرلەمانی ئێراندا هەبووە و حتا لە پێشوازیکردن لە سەری ساڵی نوێی کوردی یا بڵێنەوەی کە لە ئێران هەیە شەمسی کۆچی هەتاوی و لە نەورۆز پەیامی پیرۆزبایی بە زمانی کوردی پێشکەش بە کوردەکان کردووە و لە هەر شوێنێکە گونجاو بوو بێ بۆی لوابێ ئەو شەرمی لەوە نەکردووە کە بە زمانی کوردی قسە بکە بۆیە کە هاتووەتە عێراقیش کاتێک یەکێک لە پەیامنێرە کوردەکان پرسیاری لێەکە زۆر ئاساییە کە بە زمانی کوردی قسە بکە هەرچەندە ئەو بە فارسی پرسیارەکەی لێەکە مەسجێکی دۆستانە گەیەنێ و دانانە بە ئەو زمانە وەک زمانێکی فەرمی و لە ڕووی چۆنەڵی سۆزداریشەوە هەوڵیەوەدا کە سۆزی کورد بەلای خۆی ڕاکێشێەوە لە حملەی انتخاباتەکانیشانە زۆر جار سوودی لەوە وەرگرتووە کە بە کوردی قسەی کردووە بۆیە هاتووەتە عێراق لە عێراقیش کورد بەشێکە لە پێگاتێ عێراق و هاوشانەکەی خۆی لە عێراقا کە سەرکۆماری عێراقا کەسێکی کورد زمانە بۆیە ئاساییە بە کوردی قسەی کردبێ و لە ڕاستیە ئەمە ئەوەندەی مێسجێکی کۆمەڵایەتیە پێم وانیە ئەوەنە مێسجێکی سیاسی بێ و بۆیە ئەگەر لە سنووری خۆی زۆر گەورەی نەکەین ئەتوانین بڵێن حاڵەتێکی ئینسانی ئاساییە و ئەو زمانەی زانیەوە وەک چۆن کەسێک کە ئەچێتە ئەوروپا بە زمانی ئینگلیزی قسەکە ئەویش هاتووەتە عێراق و بەشێکی عێراقیش کووردە و ئەویش زمانی کوردی ئەزانێ و بەشێک لەوانەی کە لەگەڵی دادەنیشێ کورد زمانن و سەردانەکەی سبەینەی دێتە ناوچەی بە تەواوەتی کورد نشین ئەمە پەیوەندیەکی زیاتر کۆمەڵایەتیە تا ئەوەنەی سیاسی بێ و لە حدودی لە سنووری خۆی زیاتر گەورە بکرێ و وەک موژدەیەک یعنی باسیەوەی لێ بکرێت کە مادەم بە کوردی قسەی کردووە کەواتەی ترەمە ئیشێکی باشە بۆ کوردەکان و هەڵبەتە لە ناوەندە نێودەوڵەتیەکانە ناساندنی زمانی کوردی ئێستا لەوە دەرچووە بڵێن ئەگەر کەسێک بە زمانی کوردی قسە بکە کاریگەری هەبێ لەسەر ناساندنی و زمانە بۆیە بەڕاستی پێگەی کورد و زمانی کوردی ئێستا زیاتر لەو ئاستەیە کە بە قسەی کردنی سەر کۆمارێک بناسرێ بۆیە من لە گرنگیەکەی کەم ناکەمەوە بەڵام گرنگیش ئەوە نەش گەورەی ناکەم کە پێم وابێ خاڵی وەرچەرخان بووە لەوەی کە بە زمانی کوردی قسەی کردووە لە پایتەختێکی عەرەبی کە خۆشی نوێنەرایەتی وڵاتێکی کردووە کە زمانی ڕەسمی ئەو وڵاتە فارسی بێت و هەتا لە کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک کۆماری عێراقدا بەپێی ئەو زانیاریانەی کە دواتر لە سەرۆکایەتی کۆمارەوە ڕاگەیەندراوەکانە بوو زیاتر لە نیو سەعات کە دوو بە دوو لەگەڵ سەرۆک کۆمار کۆبووەتەوە ئەتیادی بە زمانی کوردی قسەی کردووە و ئەبینین سبەینێش کە دێتە سلەیمانی یا لە هەولێر لەوانەیە زۆر ڕستەی زیاتر زۆر قسەی زیاتر بە زمانی کوردی بکات. باش مامۆستاکەم کەم بەرەو کۆتایی بەرنامەکە ڕوونجەنابیشی درەنگ داخل بوویت جا بە کورتی وەڵام بێتەوە بۆی سوود لە کادوەرگین سوپاس دەکەم پەیوەندیەکانی نێوان تاران و هەولێر لە ڕووی سیاسیەوە چۆنە و لێکەوتەکانی سەردانی پزیشکیان بۆ هەولێر دواتر لێشتە پرسم بۆیەتە سلێمانیش ئەو لەسەرەوە قسەم بۆ بکەی سوپاس دەکەم بە کورتی. طبعا سەردانی پزیشکیان بۆ هەولێر وەک گوتمان هەولێر پێگەیەکی گرنگی هەیە بۆ ئێران و بەشێکیشە لە عێراق و لە ڕووی ئەمنیەتیشەوە دراوسەیەکی دیاری ئێران بووە و پێشتر هەندێک گرژی ڕوویداوە تەنانەت کارگەشتووەتە موشەکبارانکردن بۆیە ئێستا هەم لە کۆتاییەکانی سەردەمی ئیبراهیم ڕەییسی و بە تایبەتیش لە پرسەکەیدا و لە دەستبەکاربوونی پزیشکیاندا نوێنەری هەرێمی کوردستان و بێزات خودی نێچیرەوان بارزانیش سەردانی تارانی کردووە و پەیوەندیەکان تا ڕادەیەک ئاسایی بوونەتەوە ئێرانیەکانیش باش لەوە تێدەگەن کە هەرێمی کوردستان پێگەیەکی دیاری گرنگە بۆ ئێران بۆیە ئەیانەوێت لە چوارچێوەی سیاسەتی دەرەوە و لە چوارچێوەی ئەوەی کە عێراق بەشێکە لە وڵاتێکی دراوسەی ئێران و گرنگی تایبەتی خۆی هەیە بۆیان ئەیانەوێت پەیوەندیەکانیان لە ڕووی سیاسیەوە تەواو بگەێن نە حاڵەتی ئاسایی بوونەوە و لە ڕووی ئەمنیشەوە
بە دوواداچوونێکە بۆ ڕێکەوتنانەی ڕابردوو بە تایبەتی ئەوەی کە عەباسی عراقچی وەزیری دەرەوەی ئێران باسی کرد وتی ئەمە بە دوواداچوون بۆ ڕێکەوتنەبنیەکانەکەین و حتا دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد بەوەی کە لەم دواییە بەشێک لە ئۆردوگاکانی زرگوێزی گواستەوەتەوە بۆ ناوچەکانی نزیک دووکان. باش بەڵام لە کاتێکا دوێنێ پێرێ بوو هەولێر وەڵامی ئێرانی دایەوە کە لەوەی کە نبنکەی ئیسرائیلی لێرەیە و نەموشک لێرەوە ئاراستەی ئێرانەکرێ و ینی ئەم گرژیانش دوێنێ و پێرە ڕوویاندا ئەمە هیچ کاریگەریەکی لەسەر ئەم سەردانە بێت مامۆسا؟ سەردانەکە زیاتر بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانە بۆیە ئەگەر شتێکیش هەبێ لەوانەیە لە کۆبوونەوە دوو قۆڵیەکانە باسیکەن و نەیانەوێ ئەم گرژێ بگاتە ڕاگەیاندنەکان بۆ ئەوەی لێکەوتەی خراپی نەبێ و بزات خودی ئەم دەوڵەتە ئەم کابینە نوێیەی پزیشتیانیش زۆر لەگەڵ ئاساییکردنەوەی سیاسەتی ئێرانە و هەوڵدانێتی بەوەی کە لەسەر تێزەکەی خاتەمی و گفتوگۆی شارستانیەتیەکان بڕوا بۆیە ئەیەوێت زیاتر بابەتە پەیوەندی و ئاشتیەکان پەرە پێ بدا و ئەوانە خاتە خاڵی بەرجەستە لە پەیوەندیەکانە کەمتر ئەیەوێ بچێتە نێو بابەتە تونند و تیژیەکانەوە و حتا لە تیرۆرکردنی ئیسماعیل هەنیە زۆر کەس لەو بڕواایەدا بوون کە ئێران وەڵامی دەبێت بۆ ئیسرائیل بەڵام ئێران خۆشی لەوە پارەست کە وەڵامێکی دیاریکراوی بۆ ئیسرائیل هەبێت بۆیە ئەو بابەتە منیانە ئەگەر تونند و تیژی لە نێوان ئێران یا هەرێم و عێراق بەڕاستە و خۆی ڕوونەدا ئەوە ئێران لەگەڵ ئەوەیە ناوچەکە ئارام بێت و بە تایبەتیش بەرەو هەڵبژاردننی ئەمریکا دەچین ئەگەری سەرکەوتنی ترامپ هەیە بۆیە ئەمریکا ئێران نایەوێت لەم ناوچەیە نائەمنی دروستکە لەگەڵ دەست بەکاربوون دەستخۆش مامۆستا دەستخۆش بێت نائەمنیەکان پرشتیان بەر ئێران بکەوێت. خۆش بێ مامۆستا کاردۆ پزیشکیان لە کۆنگرە ڕۆژنامەوەنەکەی لەگەڵ سوودانی وتی پێویستمان با ڕێکەوتنی ئەمنی بەرفراوان هەیە هەتا یەکێک لەو چواردە با بڵێن لێک تێگەشتانی کراوە یەکێکیان باز لەوەکە کە یادداشتنامەیەکی ئەمنی کە باز لە هاوکاری و مەشقەکە بۆ ئەم داوایە طبعی بۆ ئێرانەکان گرنگە ینی ئەم وەکو چۆن باسی ئابوووریەکە کرا لایەنە ئەمنێکی لەوە کەمترنی ئەگەر بەهێزتر نەبێ ئەوشی کە تایبەت بێ بە مەشق ینی ئێرانەکان ئەیانەوێ با بڵین پیشەسازی سەربازی خۆیان فەرز کرد لە مەنتیقەیە هەرچەندە تا ئێستا ئەو پیشەسازی سەربازی وە نەیانتوانی ئەوە بکەن وەکو منافسەیەک بەرامبەر بە نایارە کۆنەکان کە بریتێ لە تورکیا لە پیشەسازی سەربازیە کە تورکیا زۆر بەهێز بووە بەتابەتی لە مەسلەی بواری سەربازی و پڕچەکردنی با بڵین ئەوەی کە پێوترێ پۆلیس و ئاسایش و ئەوانە ئەگەر ئێمە لەمانەوە دەست پێ بکەین نەک بۆ با بڵین بۆ ئەوەی کە پێوتێ مؤسسەی عسکەری بە شێوازی گشتی بەڵام ئەوێت ئەو پیشەسازی سەربازیە شەر ئێرانەکان کۆنتترۆلی بکەن نەگەوەی کە عێراق چەک لە وڵاتانی تر بکڕێەوە هەروەها بێتە چەک لە وڵاتانی ترەوە بێت ئەوێ زیاتر ترکیزێکی زۆر لەسەر ئێرانەکانێ بۆیە پزیشکان ئەوەشی بەلاوە گرنگە نەکەوەی ئاسایشیان بۆ پارێزی و هەر ئەوەی کە با بڵێن پۆلیسێک لەم دیەوە بەڵکو مەسلەی دارایی و مەسلەی چەکیش هەر بە هەمان شێوەکردنی چەکیش بچێتەوە بۆ لە ئێرانەکان و هەندێک بیر بۆچوونێ ئەڵێ ئەگەر عێراق ئەوەندە پێویستی بە چەک بێ با لە ڕێگەی ئێرانەکان و بیکرەکە ئێرانەکان ئەتوانێت چەکی زیاتر بەدەست بێنێت لە چاینا لە وڵاتانی ترکە ئەگەر عێراق ئەوەندە پشەوی با بڵین ئەمنیتیا بێ و ئەوەندە نەتوانێت سیستەمە سیاسیەکە تەرکیز کاتە سەر خۆی چکە چەندی مەلەفی گەندڵی کەشە بۆ لەو چەک و تەقەمانانی کە هەیە بەتایبەتی لە سەردەمی داعش کاتێک کە مووسڵ گیرە کە سوپای عێراقی ڕای کرد کە سوپایەک بە چەندی میلیارد دلار دروست کرا لە ماوەی ڕۆژەکەمیان ڕایان کرد بۆی ئێستا ئێرانەکان ئەنە ئیستیغلالی ئەو بکەن کە دروستکردنەوەی سوپا بەتایبەتی حەجی شعبی لە ژێر چاودێری ئەوانە بێ بەڵام هەمان شێوە چەکەکەشی لە ڕێگەی ئەوانەوە بێ ئەمە بەڕاستیەکەی بەستنەوەی لە ڕووی عقایدی و لە ڕووی با بڵین باڵی تەکنیکی و مەشق پێکردنەوە ڕاستەخۆ بەسێتەوە بێرانەکانەوە کە ئیتر ئەو کاتە شتێک نامێنێ بە ناوی سیادی عێراق و بە ناوی خودی دەوڵەتی عێراقیەوە کە بتوانێت سەربەخۆیانە لەگەڵ تورکیا بێ لەگەڵ چاینا بێ لەگەڵ ئەمریکا بێ لەگەڵ شوێنێکا بێ بتوانێت چەک بکرێت کەمتر لە 30 سانیە وەڵام بیتەوە سەردانەکەی بۆ هەرێمی کوردستان بە تایبەت کە دێتە سلێمانی لایەنێکی پنها سیاسی تایە وەکو پاڵپشتێکە بۆ سلێمانی و ئەو حیزبی کە با بڵین سلێمانی ئیدارەدا یان بۆعدێکی ئەمنیشی هەیە بێگومان بەعدێکی ئەمنی هەیە بەڵام پزیشکیان هەوڵەدا زیاتر لایەنی دیبلۆماسی خۆی دەرخا هەوڵەدا زیاتر وەکوی کە بە کوردی قساکە هەوڵەدا زیاتر پێ بکەنی هەوڵەدا زیاتر یعنی لەگەڵ میدیاکانە کراوە بێ قەت هەوڵی نەداوە خۆی بشارێتەوە وەکو سەرۆکای ئینترنی ینی هەندێک سەرۆکی تر دەبینی بە تایبەتی ڕئیسی لە میدیاکان زۆر حەزەریە کرد زۆر کۆمنتی نەبوو بەڵام ئەم هەستەکەی خۆی دێ بۆ میدیاکان کراوەترە بە تایبەتی هاتنیشی بۆ سلێمانی لەوە نییە کە با بڵین بێ باڵی سلێمانی فەرزکا بەسەر هەولێرە بەڵام ئەوێ زیاتر ئەو پەیامە بگەێنێ کە
هەردوو باڵەکە گرنگە بۆ ئەو چەند سلێمانی گرنگە هەولێر ئەوەندا هەولێر چەند گرنگە سلێمانی ئەوەندە چونکە ئێران ناتوانێت دەستبەرداری هیچ لایەنی کامی ئەوە بینیشمان هیچ کاتێک ناتوانێت ئەو بداتە ئیسرائیلەکانی ئەم بداتە تورکەکان یا بۆ زۆرە بۆی هەردوو لایەن گرنگە بۆ ئێرانەکان چونکە سنووری لەگەڵ هەردوو بەدڵنیاییەوە بگرە هەولێر و سلێمانی هەندێک شار نزیکترن لە تاران باش مامۆستاکان دواپرسیاری لە جەناب دەکەم بەڕاستی یەک خولەکم ماوە بەڵام ئەم پرسیارە حەزەکەم و جەنابەت وەکو شارەزا لە کاروباری ئێران بەدەر لەم سەردانە بێت پزیشکیان پێشەوەی بێتە عێراق باس لەوەکە کە پێویستە پایتەختی ئێران کە تارانە بگوازرێتەوە بۆ نزیک دەریا و باشووری وڵاتەکەی بەڕاست ئەمە بۆ ئەم لێدوانە بۆ و ئەمە تەنها قسەیەکە فڕێدراوە یان لە پشت ئەم قسەیە و چی هەیە حەزەکەم جەنابەت وەکو شارەزایەک شیکردنەوەی خۆتمان پێ بڵێیت. بابەتی گواستنەوەی پایتەخت لە تارانەوە بۆ شارەکانی دیکە چەند شارێک و بە تایبەتی ئەسفەهانیش پێشنیار کرابوو هەتاوە پێشنیاری سەردەمی ئەحمەدی نەژاد بوو بە تایبەت لە خولی دووەمی ئەحمەدی نەژاد و دوایە و گرژی واڵۆزیانی کە لە خولی دووەمە سەرکەوت پایتەختی ئێرانی ئێستا تاران تا ڕادەیەکی زۆر قەرەباڵخە و هاتوو چۆکەی خەریکە دەگاتە ئاستی متبوون بۆیە ئەو خەڵکە زۆرەیش کە لە ئێران بۆ خۆتەزانی 80 ملیۆن دانیشتوانی ئێران بۆ هەر کاروبارێکی ئیداری ڕوو لە تارانەکەن یەک لە هۆکارەکان بۆ ئەوەیە کە پایتەختەکە بگوازرێتەوە ئەوەی کە حکوومەت لە ناڕەزایەتیەکانی تاران دوور بکەوێتەوە چونکە بۆ خۆتەزانی شارەکانی دیکە لە چاو تارانە کەمتر ناڕەزایەتی دروستە تایدا و هۆکارێکی دیکەش بۆ ئەوەی کە ئەو قەرەباڵخی لەسەر تاران هەیە بگوازرێتەوە بۆ شوێنەکانی دیکە و یەکێک لە هۆکارەکانی دیکەی کە لە کۆتایی ئەحمەدی نەژاد وتی ناکرێت کەسێک لە جنوبەوە بگاتە باکووری ئێران با بگاتە وەسەتی ئێران کە لە ئەسفەهانە بێ و بە ئاسانتر کارەکانی بۆ جێبەجێ بگرێ و دیارە ئەسفەهان تا ڕادەیە قوڵایی ناو ئێرانە لە ئەگەری هەر هێرشێکی دەرەکیدا یعنی تۆزێک بۆ تاران ئاسانتر دەست پێگرێت بەڵام بۆ ئەسفەهان تا ڕادەیەک ناوەڕاستەوە کەمێک درەنگتر ئەتوانی بۆ ئەگەر تۆبارانی موشەکی بێ یا هەر تەیارە بێ یاشتت بێ درەنگتر ئەتوانرێ بگایتە ناو ئەسفەهان و ئەسفەهان بۆ خۆشی نزیکە لە کەنداوەوە ئەتوانرێت کاریگەریەکانی پایتەخت لەسەر ناوچەکانی کەندا و تا ڕادەیەکی زیاتر بێ بەڵام ئەم بۆ چوونە چۆنچۆنی جێبەجێکرێ و سەرەت کۆتایەکانی خولی دووەمی ئەحمەدی نەژاد چەند وەزارەتێک برانە قەزوین برانە ئەسفەهان بەڵام سەرنجام دواتر حەسەن ڕۆحانی هەمووی لە تاران کۆکردەوە ئەمە تەنها پێشنیارێک و قسەکردنێکە تا چەند ئەجەندایەکی دیکەی لە پشت بێ و یا تا چەند جێبەجێ بکرێ ئەمە تا ڕادەیەک ئەتوانم بڵێم لە ئێستەیە قورسە. زۆر بەڕێز ئەرکان ئەحمەد مامۆستای زانکۆ و شارەزای کاروباری ئێران سوپاس بۆی ئامادە بوویت لە هەڵەبجۆ لەگەڵمان بووی ماندوومان کردی سوپاس دەکەین زۆر بەڕێز کاردۆ کەریم مامۆستای زانکۆ و توێژەر لە بواری هێزە چەکدارە شیعەکانی عێراق سوپاس بۆی کە لەم تەورەیە لەگەڵمان بوویت. بینەرانی عزیز و خۆشەویست تا ئەڵقەیەکی نوێی ئەمڕۆ هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین کوردستانێکی ئاوەدان و ئارام خواتان لەگەڵ.